گوێبیستەکانی ئازیز و خۆشەویست ئەم کاتتان باش، هیوادارم لە هەرچوان ساخ و سڵامەت بن. لە خدمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە ئیسلاح بە تەوافق گەیشتنی ئەمریکا و ئێران. پێشەوە پرسیارەکانم مارەسە بکەم، هاوڕێ ئیبراهیم زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم، سڵام ئەگەێنن بۆ ئێوە و بۆ بینەندەگان عەزیز. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێ ئیبراهیم باتمانی. هەروەکو بۆ خۆت ئاگاداری، لاخەرە دوای 39 ڕۆژ لە ئاگربەست بە ئیسلاح هەرچەند چەندین جار نەغز کرا و معلوم نەبوو ئاتەشبەسە شەڕە، معلوم نییە بلا تەکلیفیەکی نەشەڕ نەسڵح بوو. دوای 39 ڕۆژ بە قسەی بە ئیسلاح تەبلیغاتێک کە دەکرێت چ لەلایەن ئێرانەوە چ لەلایەن ئەمریکا و مشەخەسەن ترامپ باز دەواکرێتەوە بە تەوافق گەیشتون و ئەم جومعە ینی دووسێ ڕۆژی کە قەرارە تەوافقەکەیان و بە ئیسلاح سڵحەکەیان ئێمزا بکرێت و ئەمە ئێعلام بکرێت. لەم بابەتەوە گەر تەوزیحاتی بۆ و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بدەیت کە داستان چییە و ماجرا چییە؟ ئایا واقعاً بە تەوافق گەیشتوون یا هەر پرۆپاگەندە و ئەمە ئێوە چۆنیە بینن؟ فەرموو. ڕاستەتگەرەکە ئەوەی کە بە تەوافق گەیشتن هەنووز مشەخەس نییە. تەرامپ هەر دەبحەی قسێکە کە جمهوری ئیسلامیش خۆ لە زندگیە قسەیەک ڕاست لە دەمێ دەرنایێت. ئەمانە ئەوەی کە ئیسا ئیعلامیان کردێ قەیارە سۆزی جومعە هێندوسو لە ژنە پاوێنە دانیشن بە یەکەو قسەکان بە تەوافقکەین و نازانم بە حزۆر شوێی ئەوروپایی و ئەو کەسەی لێوا خۆیان هەڵزیان ژباردگا بە تەوافق بگەین. هەنووز یانە قەرار واسە قاریان ئەوەستا یانە ئەو پرۆسەوە خۆیان باسیەکەن گەینە ئەو حەدا. وەلێ ڕاستەتگەرەکە هەنووز مشەخەس نییە. ئیمڕۆ وەزیر ئەمور خارجەی ئێران وتی ئێمە ئاوای وتی ئیسرائیل و ئەمریکا تەرەپی قەزیان، ئێران و حزبەڵایش تەرەپی قەزیان. یعنی لەم قارە درۆتر چن بوو مذاکرە ئەمەیان یا بەردەست ئەمریکا وتی ئێوە دوو دەوڵەتن ئێمەش دوو دەوڵەتین. یعنی مەرزۆر سەروەسە هەنووز مشەخەس نییە. وەلی ئەوەی کەوا مشەخەسە ئەوەی کەوا طبق ئەخبار و ڕەسانە و ئەمانە نیشانەکە ئەمان بە تەوافقاتی گەینە کێ بچنە پای ئەوە. ئیسە بوو ئەمزاکەی کەی بێکەینەوەی هەنووز ڕاستەتگەرەکە مشەخەس نییە. ئەوەی کە تەوافق ئەمانە ناتانن بەم وەزعیژە، یعنی ئەوەی کە تۆ تماشاکە ئەمان ئەلان چەندین ساڵە کێشم بەردە و ئەم داولا تا ئەم مەسەلەی خاوەڕمیانە هاتە بەرەو ئیسرائیل و شوێتەک حەماسە و ئەم سری مەسایلێلا کە ئێرانیژە دوو دەفعە حەملە کردیا بە ئێران، یەکی 12 ڕۆژ یەکی کێژێ تقریباً 39 ڕۆژ. ئەم شکلە بوو دەوڵەت ئەمریکا و بوو ئیسرائیل و بوو ئێرانیش مشکڵاتەی خاص خۆیانیانست. ئەمان ناتوانن ئەدامێ بن. دیالەوە ئەنەرژی دنیا مەرزۆرم سەر نەفت و گاز و ئەمانە مشکڵێکی هاوڵیە سەبەر بوو تەواو کول دنیا ئەلان بحرانە ئەوێنی لە ئەوروپا یاروە لە خۆت ئەمریکا لە فرێ کوشوەرەکانە دەستڕەسی بە گاز و نەفتوەمانە مشکل بووەسە و ئەمانە گشت دەسێ داسە دەستیەکە و ئەمان هەرچی تماشایەکەن ئەمریکا بەر ئەساس منفعەت خۆی چێتە بەرەو، بەر ئەساس سوود و پۆڵ. ئێرانیش بەر ئەساس منەوەی خۆی بە ئەمرنەنگین خۆی بتوانێ ماوەیتر ئەدامە بە ئێران بەر ئەساسەوە چێتە بەرەو. لەم شرایەتە ئەم شەڕە بوو هەردووکیانە ئەدا ناتانن ئەدامەی بن، ناتان ئەدامەی بن بۆمان ئەمە وەزعەکەیانە چۆن ئەم تەراو قەرانیە هەزینەی فرەت بکە و ئێرانیش ئەو شتەوە گەرەکیە بوو منەوەی خۆی
بالاخرەسی پۆل خەرجکە ئەم شەڕەدی وەک مردم نییە بێژێ ئەسەن مردم وێڵکە بەفکر مردمان نییە ئەمە دی کە جریانی ئەمەڵ شودەست بۆ بوونەوە وازانم ئەم شەڕە و ئەم کشمە کێشەوەمانە گەینە بە تەوافقاتێ تەوافقاتەکەیان چە بێت هەنووز مشخص نییە ڕاستگەرەکە ولی تا ئەوجێکە مشخصە سری امتیازاتێکیانداگە بە ئێران و ئەوانی سری امتیازات گەوریان لە ئێران سندووە هەروان نییە مەسڵەن ئەوان وەختێتێنە پای مزاکرە بیژن ئەرێ اینجا لەم بینە ئێرانێژێ من موافق بوومە ئامریکایژێ من موافق بوومە ئەمەژێ من دەستپاڵامەست ئەوەیژێ من دەستپاڵامەست ئەمە پرۆپاگەندە لە دنیای واقعیە ئەمریکا و ئێران لەم شەڕا دایبن و داینەن و موافق بن و موافق نەبن لەم بەینا مردم زەرەکەی کردیان زۆر سپاس هاورە برایم هەروەکو تۆش تەوزیحەدا دیارە واقعێتەوە لە هەردوو لاوە جیا لەوەی ئیدعاکەن ئەمریکا ئیدعاکە کە ئەو موافق بووە و یا ئەمریکا یا لەلایەترۆ جمهوری ئیسلامی بەڵام زۆر لە یەک دوورن شتەکەیان ئەم ئێران گوایە لە 14 خاڵە خاستەکانی خۆی مەترح کردووە تەناقوزاتی لایەن ئێران و لایەن ئەمریکا و دەسەڵاتەکانیانەوە کولەن زۆر ناهەماهەنگی وجودیە ئاسەن تەوافقات وەختێ باسەکرێ بە ئەندازەی مەسئولەکانی جمهوری ئیسلامی و جەناحەکانی و لایەتریشۆ ترامپ و کابینەکەی ئەسەن زۆر لە یەک دوورن مشخصەن حتمما ئاگاداری لە ئێرانە بەرابەر بەم تەوافقاتە جەناحی سەعیدی جەلیلی ئیدی ڕسمەن ئێترازیان کردووە بە قاڵی باف و عێراقچی وەکو جۆکێکیش لە ڕەخنە لە عێراقچی گیراوە و کتویانە ئەمە چ سڵحێکە کە بەرەو ئەوە ڕۆن ئیمزاشی بکەن نە ئیسرائیل رازیە نە ئەمریکا رازیە نە وڵاتە عەرەبیەکان رازین نە جەناحەکانی جمهوری ئیسلامی و ئوسولگەرا و ئێستا ئیسلاح تەڵەبی کە هەرچەند معنای نەماوە هیچ کەس لەم بەینا رازی نییە وڵاتە عەرەبیەکانیش رازی نین ئەمە چ تەوافقاتێکە بەرحەڵ لایەتریشۆ وەزیری خەزانەداری ئەمریکا یا مەسئولینی ئەمریکا ڕەدەباڵایەکانیان باسییان لەمە کردووە کە هیچ پوڵێ بۆ ئێران ئازاد ناکرێ یعنی زۆر نامەعلومە ئێوە ئەم وەزیەتە چۆنە بینن ئەم ئەترازاتەنە بە تایبەت لە ئێرانە حتا وا بووە کە تیرەندازی کراوە ئایا ئەم وەزیەتە باعیسی تەقویەتی جمهوری ئیسلامیە بێت یا تەزعیفی جمهوری ئیسلامی گرنگترین مەسەلە ئەمە لە بۆ خەڵکی و کۆمەلگایە بەنظر منام سەلی شویەوە لە بین هەردێکیانە هەست ناسین لە نقطە زاف هەردێک لاکەیانە چون لەولاوە دەوڵەت ترامپیش هەروە لە ناو مردمەکەی خۆیان وعدە وعیدێکی تا قبل از انتخاب چه هەرزانەوێت و ماڵیات و نازانە مردم وەزیان باشەوەی دییان ئەوە نییە و انتخاباتێکیش هەر لە سەر ڕێ ئەمریکایە کە ترامپ مانگی 11 سێ چوار مانگی تر انتخاباتی بەڵێ بەڵێ مەرزوم سا چەند مانگی تر وە ئێرانیش ئەو وەزعەکەیە ئێران ئەوەیە کە جمهوری ئیسلامی معلومە زەعیف بووە ببوونەوەی کە زەعیفە خەڵکەکە لە جمهوری ئیسلامیان گەرەک نییە مردم ئێران لە جمهوری ئیسلامی بێزارن نەبێزارن تەواو تەلاشیان کرد سەرنگونێکن ئەمە متعاسفانە تەبلیغاتی لێبووە بەم لاو بۆ لاو لایەن ترامپ و لایەن سەڵتەن تەڵەبێت فاشیستە و کریا بلاخرە ئەو مبارزات سەرنگونی تەڵەبیە قەیچی کردیا ئێران وەزی خاص نییە ئەوەیە کە ئەگەریش فەرمانەوەسا احتماڵێژی ئەوەسا تەوافقیش بێت پۆڵەکانیش کرێتەوە بوو ئێران و ئەو محاسەرە ئەقتصادیژە لاچێ کێمانە سادە نییە بە نەزەر من بیژی ئیمڕۆ دڕۆژ و یا ساڵێتر و یا 2 ساڵترەمانە لاچێ وەلی فەرزمانەوەسا 300 میلیاردیش گەڕیاوە من لێرایژم بۆ بە مردم ئێران ئەتمینانێگەم بە تایبەت مردم کوردستان یەک قەرانێ بە گیرفان مردم ناچێت ئەوانە ئەوە نەگەرانەی تێتە خوارەوە نە بێکاری و فەقر و فەلاکە تێتە خوارەوە هیچێک نایتە خوارەوە ئەمانە $100 بیلیۆن برزنە دەستیان خۆیان ئەیدزن و خوانێ خوۆن
بالاخره ئەوەی وەختی پۆلیەکەی دەستی حزبڵای لوبنانی بوو مهمە تا مردم ئێران حوسیەکانی بوو مهمە ئەو وەختە نازانم حەز شعبی و ئەم جەریانات تروریست ئیسلامی بوو مهمترە کەیا لە فکر مردمە ئەسان جمهوری ئیسلامی فەلسفەی جمهوری ئیسلامی ئەوەسا هیچ وەختە فکر بە مردم ئێران ناکاتەوە ئەمە وەک پایگای گردیە ئشخاڵی کردووە بۆ ئەهداف خیاڵ بافی خۆی بۆ ئەهداف کەسی خۆی تروریستی و ئەملاولاکێ لە کوشۆرەکانترا ئەو ئەحساب و ئەو سازمانەی لە پایەگوزاری کردیە ئەو لەبان ئەوانەوە سەرمایەدانیاگە لەبان ئەوانەوە حەساوەکە کەی لەسەر مردم ئێران حەساوەکە کەی لە فکر مردم ئێرانە بووە ئەگەر لە فکر مردم ئێرانە بووایەتە لەم شەرانە نیشانێدا حداقل سەرپەناکی درسە کرد حداقل کارێکیە کرد ئەقداماتێک کۆمەکی ئامادە باشی بۆ سڵامەتی گیان مردم نەحیچێکی نەکرد هەرچی ڕۆژە خەرکین لەو مردمی ئەعدامەکە هەرچی ڕۆژە باشە ئەمە خودی بوو هەرچی کەسە لە ئێرانە ئەشێ مشەخەص بێ جمهوری ئیسلامی هیچ ڕەبتێکی بەو مردمە نییە لە پاڵیژە هەرچێکیش بێتە دەستێ تەوافق بێت و تەوافق نەوێ بەدبەختیەکە هەر بەجێ خۆی بە ماوەسە و هیچ تەغییری بە وجود نایە جمهوری ئیسلامی فقط شتێ بووی مهمە منەوەی بوو خۆی مهمە بۆ ئەو ئەهدافێ وا هەست ئەنا مەسەلەی مردم لێرە بە نەزەر من خەڵک ئێران مردم کوردستان ئەشی لەمە خیاڵێ 100% تەخت بێ جمهوری ئیسلامی پوشێک نانێتە بانپوش و بۆ ئەو مردمە جیا لە دوژمنایەتی و سەرکوب و ئیعدام و فەقر و فەلاکەت و خەفەخان زۆر سپاس هەور ئیبراهیم لە رابطە لەگەڵم ئیدعایە کە دەکرێت کە بە تەوافق گەیشتون و قەرارە جومعی ئیمزا بکرێ لەولا شۆ ئیسرائیل کتوویە ئەسڵەن من ئەم تەوافقات و مذاکراتانەم قبول نییە وەلەو بۆ لاشۆ بەیسا نەتانیاهو تادیدی کردوە کتوویە کارمان بە ئەمریکا نییە جیا لەوەی تەوافقاتەکەمان قبول نییە و مذاکراتەکەمان قبول نییە ئێمە خۆمان وەک دەوڵەتی ئیسرائیل دەست لە هێرش و تەعارض و حەملە بە حیزبوڵڵا و جمهوری ئیسلامی هەڵ ناگرین هەر ئەمڕۆکە و دووەکە بۆ چەندین شوێنی لوبنان حملەی کردووە بۆ سەر حیزبوڵڵا چەندین منتەقەی داگیر کردووە پێت وانە ئەمە باعیسی وا بێ کە واقعان ئەم تەوافقاتە نامەعلومە کە زۆر لە یەک دوورن و هیچ شتێکی معلوم نییە پێت وانە ئەمە گرێ پوچەکە زیاتر چۆر دەکاتەوە و مشکلیان بۆ دروستەکە بۆ ئەمریکا و ئێران و بەتایبەت بۆ ئەمریکا بە نەزەر من ئیسرائیل یەکی لە پایگایل ئەساسی ئەمریکاست ئەوەی کە ئەمە شعبەدەبازی ناو خۆیانە ئەمریکا ئیسرائیل ناتوانێت بێ ئەمریکا دەستکاتە ئەو ئێستا زاهرەن ئەمریکا پشتی ئیسرائیلی چۆڵ کردوە زۆرتر ڕووی کردوەتە ئێران و لە فکری ئەوە ئەمەش تەناقوزێکە زانم نامە تەناقوزە ئەمە تەناقوزە واقعەتی نییە لە بانزەویە واقعەتی نییە تەواو تەسلیحات و ئیمکانات و لە جستگی و هەرچی گەرەکتە لە بارنظامی و ئەمریکا تەامینیەکە و بێ ئەمریکاش ناتوانێت لە ولێنە دەوام دێدێ هەر بۆ بوونەوە ئەوەیە کە دیارە نەتانیاهو مۆزەعی و تەک تەرامپا فەرقێکی ژێ هەست نەتانیاهو حاضر نییە سا و تەک جمهوری ئیسلامی دانیشتوی مذاکرەکە ئەجێسی وێرانێکی ئەوە مۆزەعی ڕۆژنا ولی ترامپ بەرئەساس ئەوەی کە بەرئەساس منفعەت خۆی بەرئەساس ئەو دەوڵەتەی لەوە وابەستن بە ئەمریکا وەک شوێی عەرەبی بلاخرە گەرەکی نییە احتمال ئەمانە بەدەستپا لەم بینە مەسڵەن پاکستان و قەتەر دەخاڵەتیان کردیا دیپلۆماسی خۆیەواتە بەرەو ولی لە ژێرە و بە نەزەر من ئەوەی کە ئیسرائیل حەملەکاتە حەماس و لێ ئەیات و هەڕەشیەکە ئەزانێ پشتێ پڕە بۆنە فەرقی ناکات ڕاست گەرەکە بەمدە پرسی گشتیان جنایەتکارن یەک قوڵاشن حەماس و ئێران و ترامپ و ئیسرائیل و ئەمە نظام سەرمایەداریە ئەمە مۆهرەکانیان ئەمانە ناسەرنووس ئەم خەڵکە بەدبەختە لە دنیاوە ها لە دەسەم جنایەتکاری لەو و هیچ ڕەبتێکیشی بە مردم نییە زۆر سپاس هەور ئیبراهیم وەختەکەمان زۆر کەمە ئاخرین پرسیارمەکەم کە گرنگترین شت بۆ ئێمە و بۆ خەڵکی کۆمەلگای ئێران ئەمە دەکا ئەگەر فەرزمانەوەیە بە تەوافق بن و ئیمزا بکەن و بە ئیسلام سڵحە پایەداریش بێ
ئایا واقعاً خەڵکی کۆمەلگای ئێران بە دوای ئەم ئاتەش بەس و سڵح و ئەمانەدا خاست و متالباتەکانی خۆیان دووبارە دێنەوە سەرمیز و بۆ گەیشتن بە خاست و متالباتەکانی خۆیان چه ئارایش و سازمانێک دەبێت لە دەستوری خۆیانە دابنێن کە بە دوای بەیسلا ئەم تەوافقاتە ئەم خەڵکە و ئەم کرێکارانی ئێران و مبارزاتی کۆمەڵایەتی و ئیجتیماعی چ شکلێک بەخۆیەگری ئایا هەراوە بێدەنگە بێ یا مشکلێ و بەرحەڵ ململانەیان زۆرتر لەگەڵ جمهوری ئیسلامی دەست پێ دەکات بەنظر من مردمەشێ کار خۆیان کەن کاریان مە کار مردم و وەزیفەی سەنگینی وە ئەم دەورە کەوتێسە بەر مردم وەی کە ئەمان تەوافقکەن و تەوافق نەکەن و ئاتەشبەس هەبلایەنە بێت و ئەم لەولە مردم ئەشێ کە تەکلیف خۆیان تەک جمهوری ئیسلامیە ڕوشنەو کرد تا جمهوری ئیسلامی بێت هیچ وەختە ئازادی ڕەفا خۆشبەختی بۆ جامعە ناگەڕێتەوە جمهوری ئیسلامی باسم کرد لەوەڵەوە دوشمن ئەو مردمەسا جا مردمەشی چە بکەن بە نەزەر من یەکی ئەم دەورانە واسە مردم هەر وەیسەوەشێ بشێ شروکەن بە سازماندەهی خۆیان و ناو خۆیانە قسەکەن بە تایبەت ڕەهبەران کۆمۆنیست ڕەهبەران نەهادگەی ئیجتیماعی ڕەهبەران عەمەڵی لەو جامعە ڕەهبەران کرێکاری موعەلمان فەرهەنگیان دانشجویان ئەوەی کە وا لەو جامعە خەریکە زندیەکەن ئەشێ دوای ئەم تەوافقە ئەگەر کریا ئەشێ دانیشن بلاخرە ئێمە ئیسەدی دوشمن مشەخەسە بووە بەهانەکان بڕیاگە ئەشێ ئێمە ئەم ئەقداماتەکەی یەکێ لە ئەقداماتەکان سازماندەی خۆیانە ئارایشگرتن خۆیانە بە هەر شکڵی وا مناسبێزانە شورا سندیکاس مەجموعە عمومیە نمایەندەس هەر ناوێکی پێوەنی ئەمە یەک دوو لەم جەلەساتەوە ڕەهبەران عەمەڵی ئەیگرم و ئەو جامعە و گەلەکیانە لە دەست جمهوری ئیسلامی نەجات بن ئەشێ چەند چشت مهمە یەکێک زندانیەی سیاسی ئەشێ ئازاد بێت ئەمێکی لە خاستێکە دوو بیمەی بێکاری بلاخرە ئەم جمهوری ئیسلامی خۆگشتمانە زانین نەکار بوو مردم پیاەکە نەها لە بکرد مردم چوو ژیانەکە گشتی مردم لەم شەڕیجان زەربەی قورسیان دیە ئەشێ داوای بیمەی بێکاریکەن لە جمهوری ئیسلامی و دوای ئەوە مەسەلەی حقوق بێکاری دوارە بیخەنە سەر مێز و فشار بوو جمهوری ئیسلامی بێرن بیژن ناوێ ئەعدام بێت نەبە ئەعدام نەبێ ئەعدام ئەشێ بێت بە شعارێک لەو جامعە لە دار و دیوار و لە هەر شوێنێکاوەی مردمەشێ مخالفەت لە تەکی ئەعداماکە ئەم ئەعدامە بنیام کوشتن بنیام لە زندگی مەحرومەکەی معنایەکی نییە هیچ دلیلی هیچ پاپۆشتوزی هیچ قانونێک ناتوانێت ئەمە تەوجیهگە گیان ئەو بنیامە مخالف جمهوری ئیسلامیە یا جۆرەیتر فکرەکاتەوە بە هەردایلی دیارسێنێ مەسەلەی ئەم دەورە ئەم شتێ بخۆمە مەسەلەی بیمەی بێکاریە مەسەلەی نەبێ ئەعدامە مەسەلەی ئازادیە زازادی زندانیەی سیاسیە و مەسایلەیەک وا مردم خەراماتێکەوە زەربیان خوادەیە لەم دەورانە ئەوانێکەوە بێکار بۆ نەچێت چنەوە سەرکار ئەوانێکەوە کاریان موقەتیەشێک کاریان بێتە قانونی ئەشێ مەتالبەتی بن بلاخرە گەرکمە زندگیکەم تۆ ئەگەر خۆت بە دەوڵەتە زانی ئەگەر منی شەهروەندەم بلاخرەشی ئەم دەفە تەکلیف خۆی تەکیا ڕوشنکە دید نەماگە دوای سوحابیژێ ئەرێ تو جاسوس ئامریکای تو جاسوس ئیسرائیلی نازانم تۆ زەدەل خەلابی ئەمانە کشتی فڕۆفیشاڵە لەوە دەرچوو و ئاخری شتێکی جەردێک نوکرێ بیژەم ئەختلافاتێکیش وها لە بین خۆیان ئەم جمهوری ئیسلامیە 10 ثانیەمان وەختە جملەکە تەواو کە هەوڵبرەین مردم ناوی چاو بەم ئەختلافات و مختلافات تماشای ئەمانەکە ئەمە شەڕە زەرگەری ناو خۆیانە ئادرس ڕوشنەوە ساسێ جمهوری ئیسلامی سەرنگونکەین خۆمان سازمان بین و فعلەن بوو ئەو متالباتە خۆمان بەسیجکەین و دەستپی نابوو دەستیەک و بە ئاگاهی سیاسی تەبەقاتی خۆمان بینەمەیان بەر ئەلەی جمهوری ئیسلامی زۆر سپاس هاوڕێ برایم مەجالمان نەما وەختەکەمان تەواو بوو سپاس بۆ تەوزیحەکانت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاسەکەینم بۆیەوەش زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دابەی بەرنامەکان بن لە هەر شوهەن ساقی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن